باشێک لەم گرتە ڤیددیوانە چاواشەکاریان تێدایە بە مەبەست تێکەڵ کراون. من وەکو خۆم لەگەڵ هیچ تیژێکدانم ئێوەش هەر خەڵکۆمەلگاش لەگەڵی دانیەوە ئێوەش لەگەڵی دانین. دایکی منداڵەکان خۆیان بخۆ کێشیان هەوە لە ماڵەوە ڕۆیشتەوە بۆ ماڵی باوکی چەند جارێک هاوسەرەکەی چوە بە دوایە بەڵام هەر نەگەڕاوەتەوە جارێکیان ڕازی بۆی بگەڕێتەوە بەڵام خانەوادەکەیان نیان هێش بگەڕێتەوە ئەویش لەبەر ئەوە ئازاری ئەم منداڵانەدات لەبەر خۆشەویستی بۆ خێزانی خۆی تاوەکو ئەم دایکە هەست و سۆزی خۆشەویستی ڕەحمی بۆ ئەم منداڵانم بجوڵێت و بگڕێتەوە بۆ لایەن بۆیە ئەو ڤیددیوانشم لێ کرد بۆی خەڵک بزانی بەڵگەم هەبێت ئەگنا من وەکو دایکێک قبول ناکەم بە هیچ شێوەیەک ئازاریان بدات زۆر کات لە ناو دەست میناونەوەتە دەرێ بە خراپترین شێوە ئازاری داون بەڵام کە لە دایک و لە باوک و لە خانەوادەکەم دەمگوت ئاوایان لێکە دیانگوت منداڵی خۆی تو سابەتی لەگەڵەکە بەڵام هەستام فکرم لە هات گوتم تەسۆڕیان دەکەم بۆ ئەوەی بەڵگەیەکم هەبێ هەموو کەس ببینێ کە زۆرە کەسێکە زۆر ئینسانێکە ویستەیتر ئەو بەهانە بەردەوامانە بوەستێنین لە کە بەردەوام بە مێژووی کۆمەڵگەیەکی پیا و سالاریا بوونی هەبوو بۆ شەرعیەتدان و بەردەوامیدان بەم تووتیژە نێرانە وێنەکانی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کراتەوە ئێمە وەکو بەڕێبەراتی بەرەنگاربوونی تونتیژی خێزانی دەست بەجێ پەیوەندیمان کردووە لەگەڵ بەشی پۆلیسی قەزای ڕۆندز بۆ ئەوەی هەمەهەنگی دروست بکەین بۆ بە دوواداچوون بۆ کەیسەکە و چۆنیەتی ڕوودانی ڕووداوەکە دواتر پەیوەندیمان کردووە بە ئافرەتەکەەوە و هاوکاریمان کردووە بۆ ئەوەی بتوانێت لە بەڕێبەراتی ئێمە سکاڵای یاسایی لەسەر هاوسەرەکەی تۆمار بکات.